لە کۆلێژی تەکنیکی هەڵەبجە لە بەشی زانستی خۆراک و کۆنتترۆڵی جۆری مامۆستایەک توێژینەوەیەکی لەسەر ڕووەکی خەنە ئەنجام داوە و لە ئەنجامدا دەرکەوتووە کە کارگیری ڕاستەوخۆی هەیە لەسەر وەستاندنی گەشەی خانەکانی شێرپەنجەی مەمک. من بۆ زانیاری زیاتر و وردەکاری لەسەر توێژینەوەکە گفتوگۆی زیاتر لەگەڵ مامۆستا فەرهەنگەکەم. مامۆستا سڵاوت لێبێ، پێمان بڵێ توێژینەوەکە چۆن بوو و ئەنجامەکان چۆن بوون؟ بەڵێ ئێمە لەگەڵ کۆمەڵێک تیمی پرۆفیسۆر و مامۆستایانی دەرەوەیە هەستین بە ئەنجامدانی توێژینەوەیەک لە توێژینەوەکەیە کە ئێمە ئەنجاممان داوە تایدا گەڵای خەنەمان هێناوە. عادەتەن ئەو شتانی کە بەکارهێنین لە سروشتا بەڕاستیە بێت کامل سروشتی بێت نەگەوانەی بازار کە پاوتر کرابن. دوای وەستاوین ئێمە ئێکستراکتی واتە پاڵاوتی ئاوی گەڵای خەنەمان بەکارهێناوە، دواتر کە خستکردنەوەمان بۆ کردووە و بە ئامێرێکی تایبەت کە جیسی ماسی بێتی هەموو بایۆئەکتیڤ کەمپاوندەکان هەموو ئەو مادانەی چالاکە زیندویەکانمان دەرکردووە. تایدا نۆتەبڵ یاتە مادەیەکی نۆبڵی کە خاصە کە سایلۆکساینە، ئەوەش پیورمان کردواتەوە خاوێنمان کردوێتەوە بە TLC سینگلار کۆمەتۆگرافی. دواتر بەکارمان هێناوە لە دژی خانەی شێرپەنجەی مەمک کە تایدا پێما بێت توێژینەوەکە و ئەنجامەکەش ئەوەی پیشانداین کە خانەی شێرپەنجەی مەمک خانەیەکی گۆییە. دوای ئەوەی کە ئێمە بە بڕی 10 مایکرۆلیتەر و بۆ 20 مایکرۆلیتەر کە لەو پێگاتەیە بەکارمان هێناوە ئەستاوە شێوازی گۆیی خانەکەی گۆڕیوە و بە شێوەیە کە وای لێ کردوون هەمووی پێکەوە تۆپەڵ ببن و مەجای هیچ زیادبوونێکی نەبووە. تەبان ئەم تێستا و ئەم پشکنینە ئەو خانانە هێنرێت لە ناو تاقیگە و مختبەری تایبەتە کاڵچەر ئەکرێت، واتە گەشەیان پێکرێت بە هەمان ژینگەی جەستەی مرۆڤ. دواتر ئێمەین ئەو مادانەی لەسەر لۆ دەکەین، ئەو مادانش کە سایلۆکسانە تایبەتە لە خەنەیە وەک 10 مایکرۆلیتەرمان بەکارێنا ئەنجامێکی باش 20 مایکرۆلیتەر کامل وەساندوێتی ئەو خانەی شێرپەنجە و ڕێگری کردوەوەی کە گەشە بکات. چۆنێتی بەکارهێنانی ئەو مادەیە چۆنە؟ ینی هەر وەکو ئاسایی خەڵکی ئاسایی کە بەکاری هێنێ خەنە ئەگرێتە قژی یا خود ئەبێ وەکو دەرمانێک بەکاربهێنرێ؟ وڵای عادەتەن ئەوەی کە توێژینەوەکانی تر کە ینی سەپۆرتی ئیشەکەی ئێماکەن خەنە بە شێوەیەکی عام بۆ خۆراکێکی ڕێیسی بەکار نایە، واتە کەسێک ناتوانێت هەستێت خەنەوەکو ڕۆکێک بکاتە ئاوەکی بخۆ. عادەتەن ئێمە پێگاتی ئاوەکەیمان دەرکردووە کامل ئەوەی کە لە ئاوا ئەتوێتەوە. دواتر هەر کەسێک بیاوێت خەنە بە شێوەیەک بەکار بێنێ بۆ تشی نەخۆشی ئەو شێرپەنجەیە ئەتوانێت بۆ نمونە ئەو ئاوی گەڵای سروشتی نەک ئەوانی بازار پاودرن، چکە ئەوانی کە پاودرن لە بازارە مادەیەکە پێوترێت تاڵک، ئەوەکو بەدرەی مناڵوایە لە ڕەگەڵ ڕەنگی سەوزاتیەکە لەکرێ و با ڕەنگێک ئەفرۆشێت لە بازار ئەمە پێی ناوترێت خەنە. ئەوەش لایانی بازرگانی بۆ لایانی زانستی و ئەوانەی کە بتێوێت توێژینەوەی سەرکردی ئیسفادەی لێ بکردی ئەتوانرێت ئەو ئاوی خەنەیە مانگی جارێک دوو مانگ جارێک ئەو ئاوەی کە هەیە دووسێ قەترە بکاتە ناو پەداخی ئەوە بیخوا زۆر ئاساییە. ئەوە ئەتوانێت بەکاربێنێت بۆ لاینی خواردن. بەڵام بۆ لاینەکانی کە عادەتەن خەنە بە شێوازێکی معجونی هەیە کە کاتێک ئەیگریتەوە بە ئاو هەیە بە لەگەڵ چاییە تێکەڵیەکە ئەوە بۆ حساسیەتی پێست بەکارێت. واروات توێژینەوەکان هەنێ توێژینەوە بەکارێنەوە بۆ دابەزانی تا تەنانەت خەنە بۆ دابەزانی تا بەکارێنینەوە و عادەتەن هەستیاری پێست کەمەکاتەوە و شوێنێک سوتایی هەبێ بۆ ئەوەی کە ئیلتیابات نەکا خەنی بۆ بەکاربێنیت. ئەمەش کە دژی ئیلتیاباتە خەنە و هەموو ئەو پێگاتە سروشتیانی کە لە خەنەیە هەبووە ئێمە توانیمانە یەک بە یەک جیام بکەینەوەیش لەسەرکەین. توێژینەوەکەتان لە گۆڤارێکی ڕوسیا بڵاو بۆتەوە؟ لە گۆڤارێکی ڕوسیا بڵاو بۆتەوە، گۆڤارێکی سکۆپەسە ئاسی بەرزە و پێما بێت ئەمەش ڕێچکەیەکە بۆ توێژینەوەکانی تر لەسەر خەنە و بتوانرێت خەنە وەکو سەرچاوەیەک سەر بکرێت، چ بۆ لایانی پزیشکی بێت و چی بۆ لایانی خۆراکی بێت و ئەتوانێت زۆر شت بە خەنە بکەین.